لە قزای پێنجۆنە گوندی کواوەدا بەڕوو دەچێنین زیاتریش لە 200 کەسین پێکەوە هاوڕێیان و دۆستان لە سەرجەم شار و شارۆچکەکان تەرشیفیان هێناوە ژینگە پارێزان ئەو زاکرۆسانی کە لە پێنجۆن بەڕێوەچێ زۆر جیاوازە لەو زاکرۆسانی کە لە شارەکانی دیکە بەڕێوە چوە لە شوێنەکانی دیکا بەڕێوە چۆچکە ئەم دارە بەداخەوە سوتاوە و یان سووتێنراوە دواتر بڕاوەتەوە مەزەندە کرێت تەمەنی لە 100 ساڵ زیاتر بێت بەڵام ئێمە ئەمڕۆ لە چالاکی زاگرۆزانە بە چواردەوری ئەم دارە کە کۆچی کردووە بەڕوو ئەنین ئەی شەهیدانی سەربەرزی ڕێگەی ژینگە و ژیان ئەمڕۆ ئێمە وەک تۆڕی زاگرۆسانە لێرە لە خاکی پیرۆزی پێنجوێن لەبەردەم مەزاری گەشاوی ئێوە ڕاوەستاوین بۆ نوێکردنەوەی پەیمانێکی مێژوویی ئێوە ئەو پێشەنگانن کە بۆ ئەوەی سیەکانی ئەم نیشتیمانە پڕبن لە هەناسەی پاک بۆ ئەوەی جەستەی پیرۆزی زاگرۆز لە چنگی ئاگر ڕزگار بکەیت هەموو بوونی خۆتان کە گیانی شیرینتان بوو بەختتان کرد ئێمە ئەمڕۆ بە سەدان دەستی سەوزەوە لێرەی تا بە چاندنی هەر بە ڕوویەک درێژە پێدەری ئەو ڕێبازە بین کە ئێوە بە خوێنی خۆتان نەخشاندوتانە بەشداریتان لە زاگرۆسانە بەرزترین ئاستی وەفایە بۆ ئەو خوێنەی لە پێناو ژیانی ئەم خاکەدا ڕژا با پێکەوە بەدەستی سەوز برینەکانی نیشتیمان ساڕێژ بکەین و بۆ هەر دڵۆپە خوێنێکی شەهیدانی ژینگە نەمامێک بڕوێنین و ژیانی سەوز ئاوا بکەین هەستن با پێکەوە نیشتیمان سەوز بکەین شەهیدانی درەختی بەڕوو هەمیشە سەوزی چیاکانی کوردستانن سڵاو لە گیانی پاکی شەهیدانی ژینگە سڵاو لە خۆڕاگری بنەماڵە بەڕێزەکانتان سەربەرزی بۆ ئەو دەستانەی بەڕوویەک دەچێن و برینی زاگرۆس ساڕێژ دەکەن هەرەوەزی چاندنی زاگرۆسانە ژیانەوەی سروشتی نیشتیمانە تۆڕی زاگرۆسانە باشووری کوردستان 2025 زاگرۆزانەمان هەیە کە کۆمەڵێک ڕێکخراوی ژینگەی و گروپ و ڕێکخراوی شاخەوانی پێکەوە بە هەمانگی با بڵین چالاکی و هەڵمەتی زاگرۆزانە بەڕێوە بین هەڵبەتە ئێمە سەرلەبەیانی چوینە سەردانی مەزاری شەیدان شەیدالان و شەید بێستون کە لە ماوەی ڕابردوودا گیانی خۆیان فیدا کرد بە ژینگە و ژیان ئێمەش وەک وەفایەک بۆ ڕۆحی بەرزەفڕی ئەوان ڕۆمان کردو لە گوندە جوانەکەی کواوا و بەم چالاکیە ئەمانەوێت ڕۆحی شەیدان شاد بکەین کە زیاتر لە 150 کیلۆ بە ڕۆمان پێیە و زیاتریش لە 200 کەسین پێکەوە هاوڕێیان و دۆستان لە سەرجەم شار و شارۆچکەکان تەرشیفیان هێناوە ژینگە پارێزان خەمخۆرانی ژینگە پێکەوە چالاکیەکە بەڕێوابین ومێ دەکەین لە ڕێگەر ئەم چالاکی زاگرۆزانەوە ئەو پەیامە بگەێنین بە هەموو لایەک کە ئێمە ژینگەمان خۆش بوێ سروشت و ژینگە بۆ ئینسان و بۆ مرۆڤ دروست کراوە بێ ئینسان و مرۆڤیش پارێزگاری لێ بکات. زاکرۆسانی باشووری کوردستان لە ساڵی 2010 بەڕێوەچێت ئەم ساڵ لە ساڵی 2025 یەکەم هەڵمەتی زاکرۆسانە لە قۆپیەکانی قەرەداغ بەڕێوەچوو دووەم هەڵمەتی بەرفراوان لە شاری دەربەندیخان و هەروەها لە ڕانیە لە قەڵاتزێ لە شەقڵاوە و لە دهۆکی ڕەنگین بەڕێوەچوو و ئەمڕۆ ئێمە لە سێم هەڵمەتی بەرفراوانی زاکرۆسانین کە لە شاری خۆشەویستی پێنجوێن لێرە بەڕێوە ئەچێت بۆ ڕێکخراوانی کە بەشدارن ڕێکخراوی ملەکەوەی و هەروەها پرۆژەی پێنجوێن بۆ شاری فێربوون بەشدارن
و ئێمە ئەمڕۆ ئەو زاکرۆسانی کە لە پێنج جوێن بەڕێوەچێ زۆر جیاوازە لەو زاکرۆسانی کە لە شارەکانی دیکە بەڕێوە چوە لە شوێنەکانی دیکا بەڕێوە چوە چکە پێنج جوێن خاوەنی 4 شەهیدی ژینگەییە و بە تایبەتر کە 2 هاوڕێی ئێمە کە ئەم ساڵ لە ناو ئاگرەکانی دارستانەکانی پێنج جوێنە بەداخەوە شەهید بوون و هاوکات ئێمە ئەمڕۆ لێرین بۆ ئەوەی پەیمانی وەفا نوێ بکەینەوە و بڵین کە ئێمە درێژە پێدەری ڕێگای ئەوانە بین و بەردەوامە بین لەسەر ئەو ڕێگایی کە ئەوان گرتیانە بەر. قزای پێنجۆنە گوندی کواوادا بەڕوو دەچێنین ئەگەر ئێمە دارەکان سووتێنین سوودمان پێ بگەێنن پێمانەوتم بڕۆم بیستوتێن یا بیبڕۆنەوە بەڵام ئێمە سوودمان پێ ناگەێنن دارەکان زیاترەکەین بۆ جینگەکەمانە جوانتریەکەین. چوارچێوەی گروپی زاگرۆزانە بۆ سەوزکردن و گەشەپێدان و دروستکردن و زیندووکردنەوەی دارستانەکانی کوردستانی گەورە ئەمڕۆ لە چوارچێوەی هەوڵمەتەدا لە کوردستانی باشوور لە بەڕێزان لە برایانی سەیسایق هەڵەبجە دەرگەنی خان سلێمانی تەشریفیان فەرموو هاتنە پێنجوێن پێکەوە هەڵمەتێکمان دروست کرد سەرەتا سەردانی گۆڕی ئەو شەهیدانەمان کرد کە مدەیەک لەم و پێش بە هۆکاری سوتانی دارستانەکانی پێنجوێن کە لە هەڵمەتی خۆبەخشیە بۆ کوژانەوەی ئاگرەکانی ئەو ناوچەیە سوتان و بەشێکی زۆری جەستەیان سوتا دوای ماوەکی زۆر لە نەخۆشخانەمانەوە دواتر وەفاتیان فەرموو. ئەو هەڵمەتەڵمەتێکی نیشتیمانی جوانی مرۆڤانەیە کە ئێمە ئومێدمان وایە خەڵکەکە لەگەڵ ئەوەی کە نەمامەکە ئەڕوێنێ خەڵکی دوای ئەو بتوانێت بیپارێزێ خەڵکی دوای ئەو بتوانێت خزمەتی بکە. ئێمە زۆر خۆشحاڵی کە تەشریفتان هێناوە ئێمە خۆشحاڵی کە زاگرۆزانە ئەم هەڵمەتیە ناوەتە پێنجوێن. لە گروپی شاخەوانی سلێمان هاتووی هەڵمەتی چاندنی بەڕوو زاگرۆزانە. ئێوەش بەشدار بندا هەڵی بکەنە چاڵی قۆڵێکی کە بەداخەوە ئێمە زۆربەی دارەکان بە بۆنەی سووتانەوە کە گەورەترین زیانی بەرکەوتووە دارستانەکانمان بە بۆنەی سووتانەوە لە ناوەچن و بڕێکیان بەهۆی بڕینەوە چکە پێنجوێن ناوچەیەکی کوێستانیە خەڵک زیاتر بۆ مەبەستی خۆگەرمکردنەوە بەکارهێنن و هەنێک لە دارستان مەبەستی دەرهێنان و لە ناوبردننی بۆ زەوی کوشت و کاڵی لە ناوەچێ ومێ دەکەم خەڵک هەمووی لە خەمی ژینگا بێت و لە خەمی دارستانەکان بێت. بەڕوو 5 ساڵ تا 7 ساڵ جارێ بنە تۆوێک ئەدا تۆوێک ئەدا دنکێک ئەدا جیاوازە لەو دنکەی کە ساڵە هەموو ساڵێک ئەیدا ئەو ساڵە پێ ئەوترێ ساڵی بنە تۆودان لە سروشتی درەختەکە وایە 5 ساڵ جارێک وزەیەکی زۆر ئەنێرژیەکی زۆر خواردنێکی زۆر ئەدا بە دنکەتووەکانی کە جۆرە بنەتوو دنگ ئەدا لەو ساڵەیە کە ساڵی بنەتۆودانێتی زۆر جیاوازە لە شێوازی گشتی ساڵەکانی تری کەواتە چۆن بیناسینەوە ئەگەر درەختەکە توێکی زۆری دابوو بەڕوێکی زۆری گرتە بوو پڕ و جوان و گەشاوە بوو ئەوە بە ساڵی بنەتۆودان ئەژمارەکرێ ئەتوانین لەو درەختانە هەتا لەو درەختانە وەربگرین نیسبەتی سەرکەوتنی ئیشەکەمان زیاترە.